لەگەڵ هەموو ئەو هەواڵە ناخۆشانەی لەبارەی توشبوون و مردنی هاوڵاتیان و بە ڤایرۆسی کۆڕۆنا دەیبیستین، ئێمە دەمانوێت دووبارە خەندە و خۆشی بۆ ژیان بگەڕێنینەوە. بە تایبەتی دەمانوێت دڵی منداڵان خۆش بکەین لە ڕێگەی دروستکردنی بووکەڵەی شکۆڵاتەوە. لە مانگی ڕابردوو کاتێک ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا لە یۆنان ڕاگەیەنرا، بە ڕێژەیەکی بەرچاو فرۆشتنی کاڵا لە بازاڕەکاندا کەمی کرد. ئەو کات خەڵک دەترسا، بەڵام دواتر کە ڕێکارەکان تونند و تۆڵ کرایە و هاتووی هاوڵاتیانیش ڕاگیرا، بە تەواوەتی بازاڕ وەستا و مامەڵەکردن نەما. بەڕاستی ئێوە زۆر زیانی مادی پێگەیاندین، بەڵام ئێستا ئێمە دەبێت بەسەر هەموو ئەو شتانەدا زاڵ بین و هەوڵی قەرەبووکردنەوەیان بدەین، بەردەوام کێشەکان بە سنگفراوانی وەربگرین. ئەو کاتە چارەسەرەکان ئاسان دەبن. بەڕاستی نایابە. دانانی دەمامک بۆ بووکەڵەکان بیرۆکەیەکی جوانە. هانی منداڵەکان دەدات بۆ ئەوی پابەندی ڕێنمایەکان بن، لەگەڵ ئەوەشدا دڵخۆشیان دەکات. من ئەم دیاریانە بۆ نەوەکانم دەکەم بە سوپڕایس.